بەڵێ دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە ساروەکو لە سەرەتادا ئاماژەمان پێیەکێک لە تەوەرەکەمان باس لەوە دەکەین کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان ماڵپەڕێکیان داناوە بۆی بتوان خزمەتی زیاتر بە خوێندکاران بکەن و هەروە بتوان کار و چالاکیەکانیانی تێجا بڵاو بکرێتەوە و زانیاریەکانی سەبارەت بە کۆمەڵی خوێندکارانی کوردستان سەررجەمیان لە ماڵپەڕەدا دانراوە مەجگەلەوەیکە کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەفتانە و ڕۆژانە و ماگانە دەبیستی کۆساکە چەندین چالاکی ئەنجام دەدەن هەروە چەندین پێشەنگای بەسوود دەکەنەوە بۆ خوێندکاران بۆ قوتابیان بۆی بتوانن داهێنانەکانی تێدا بەرجەستە بکەن. ئێمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ماڵپەڕە میوانجاری ڕەنواری یاریدەدەری بەشی پەیوەندی گشتەکانمان کردو و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لامان میوانە کاگڕان و بەخێراتی بەیانی باش بەیانی باش زۆر سپاس باش بیت کاگڕان و بە هەر لەوە دەست پێ بکەم چۆن بیرتان لەمە کردەوە باسێکمان لەو ماڵپەڕەش بۆ بکەم لەگەر لە ماڵپەڕەکەەوە دەست پێ بکەم باش یەکەم کۆمەڵی خوێندکاران لەسا زۆرێک لە خوێندکاران و خەڵکی شاگەدارن کە خۆی نوێکردوێتەوە و کاروبارەکانی بە شوەیەکی نوێ و مۆدرن تر بەڕێوەچێت بەشێکی گەورە لەو خۆنێکردنەوەی و بە مۆدرنکردە بە دیجیتاڵی بوونە واتە ئەمە ساڵانی پێشوویە پێشتر لە هەموو دەستگا و یاڕێکخراوەکانی تریشە خوێندکار یا گەنج نێتوانیت بە بەم شێوە مۆدرنە لە ڕێگەی موبایلەکەی خۆی یا لە ڕێگەی کۆمپیوتەرەکەیەوە بێ بە ئەندام لە ڕێکخراوێکی پیشەی کە خزمەتی پێ بکە پێویست بوو کۆمەڵێک لایانی ڕۆتینی و ئیداریە و بچێتە ئەو شوێنە و پاشان بێباندا ئێمە ئەم کاراسانیەمان کرد سەرەتا بۆ دەستمان پێکرد کە تەنها پلتفۆرمێکیان فۆرمێکە بێت ئۆنلاین بێ بۆ بوونباندا بەڵام دواترا پێمان باشتر بوو کە بیگەن بە وبسایت بۆی خزمەتی زیاتر بە خوێندکار بکە ئەگەر لەوە دەست پێ بکەم سەرتا کۆمەڵی خوێندکاران لە دوای یادی دامەزرانەکەیەوە ڕێبراندینی خۆی کردووە واتە لۆگۆ و ڕنگ و تێکست و هەموو جۆرێکی لەم بابەتانە گۆڕیوە ڕەنگەکانمان لەگەڵ لۆگۆکەمان لەگەڵ نووسین و شێوازی دەربڕین و وێنەدانەوەی کارەکانمان ستایلێکی تاو جیاوازە و مۆدرنتر و گەنجانە و ئەوەترە وەکو ئەوەی کە ئافۆنەگە قسەکەم تاوەکەم ڕەنگەکانمان بۆ نمونە نیلی ڕسپی ڕساسی پیرۆزەی ئەم ڕەنگە نوێیانەمانە ناوە تاکو و خوێندکار بتوانێت زیاتر خۆی بگونجێن لەگەڵ زۆر باش هوەرەکە کۆمەڵی خوێندکارانی کوردستان مێژوویکی دوور و درێژی هەیە و مێژووەکەشی مێژوویەکی پڕ لە سەروەریە لە ئێستەیە کە ئەم وێبسایتەش کەوتۆتە کار و خۆش ئەزانی کە دنیای تەکنەلۆجیا و ئەم سەردەمی کە هەمانە سەردەمێکە کە هەموو کەسێک بە تابلێتێک بە ئایپادێک بە موبایلەکانی و خەریکە ئەم کارانەکە کۆمەڵی خوێندکاران چۆن توانوێتی خۆی بگونجێنێت لەو فۆرمە تەقلیدیە کۆنە بێتە دەرەوە ئەم فۆرمە نوێی خۆی وەربگرانی بەڕاستی کە هەر لە ڕووی دیزین و لە ڕووی بینا و شکل و کارەکانی شۆکایبینی فۆرمێکی جیاوازی گرتوۆتە بەر تا وەکو جەناوت باس کۆمەڵی خوێندکاران مێژوویکی گەورەی هەیە پێویستیکی مێژووی ئەو کاتە و ئێستا و داهاتووشە کۆمەڵی خوێندکاران لە پێشودا شێوازی کارکردنی بە شێوەیەکی تر بووە پێداویستیەکان جۆرێکی تر بوون لە ئێستا جۆرێکی ترە ئێمە بە بەرمەبنای ئەو ڕەوتە جیهانیە تەکنەلۆژی و مۆدرنەی کە ئێستاە ویستمانە کۆمەڵی خوێندکاران لە هەمان ئاست و بگرێت لە هەنەجار باشتریش بێت لە هەنێک لەو شوێنانی ترکەیە بۆچی بۆی کە خوێندکاری کورد بتوانێت زۆرترین سوودمەندی هەبێت لە ئەم تەکنەلۆژیا و ئەم پلتفۆرمە تازانە ئەم وبسایتی کە ئێستا دانراوە وبسایتە تازەیە وەکو جەنابەت باست کرد شێواز و دیزانی وبسایتەکە شێوازێکی مۆدرن و نوێ کەم بینیومە لێرە چەند زمانی تا بەکاری کوردی ئینگلیزی عەرەبی هەرچە زمانەکەی تایە بۆی کە خوێندکار لە ئەگەر بۆن منە لێرەش نەبێت یاخود زمانێکی تایبەتمەند دێبێ بۆ فێربوون و وەرگرتن نەتوانێت ئەوە بەکاربێنێ لە سەرەتا لە ئەگەر باسیی وبسایتەکە بکەم بە وردەکاری ئێمە بێجگە لە دید و بۆچوونەکانی خۆمان لەگەڵ ستۆری و دیدگای خۆمان لە وبسایتەکە داناوەکە خوێندکار دەتوانێت بزانێت کۆمەڵی خوێندکاران ئامانجی چییە دیدگای چیە و بۆچوونی چۆنە هەروە ستۆری کۆمەڵی خوێندکاران چۆنەکە گوجانات باس کرد مێژۆکەمان لە 76ەوە تا ئێسا بە کورتەیەک باسکراوە تاکو و ئەو بەو سێ زمانە داناوە بەڵە بە هەر سێ زمانەکە هەیە بێجگەلەوەی کەواتە تەنها بۆ خوێندکارەمە ئەمە بۆ ئەو هاوبەشە بۆ منە ئەوانەی کە بڵین کورد نین یاخود هاوبەشەکانی ترمان لە شارەکانی تری عێراق و لە دەروی وڵات
ئەتوانن لە ڕێگەی وێبسایتەکەەوە کارەکانی ئێمە و خوێندکارە کوردەکان ببینن. پاشان ئێمە لە وێبسایتەکە چەند تایبەتمەندیکی تیا ئەویش یەکێکیان بە ئەندام بوونە. خوێندکار دەتوانێت کاتێک بێ بە ئەندام لە کۆمەڵی خوێندکاران لە ڕێگەی کۆمەڵی خوێندکاران لە ڕێگەی وێبسایتەکە توانێت فۆرمێکی تایبەتمەندە پڕێکاتەوە بێ بە ئەندام و ئێمە پەیوەندی پێوەکەینەوە لە دواترا. ئەو لەوەی کە لەوە گرنگتر کە هەبێت خوێندکار ئێستا لە ڕێگەی وێبسایتەکەەوە ئەتوانێت ئەگە پرۆژەیەکی هەبێت بیرۆکەیەکی هەبێت شوێنێک نەبێت هاوکاری بکات بێوێت بیرۆکەی بکە بەڕاستی لە ڕێگەی بەشێک لەو وێبسایتەوە کە پێوترێت پێشکەشکردنی پرۆژە پرۆژەکەی خۆی پێشکەشەکە و تەقدیمەکە بێمە ئێمە لەسەر هەڵسەنگانی ئەو تیمە تایبەتمەندەی کامانە هاوکاری دارایداناوە بۆ پەیوەندیکردن بۆ ئەوی بتوانن پەیوەندیتان بەڵێ ئێمە بەشی پرۆژەکانمان هەیە بەشی پرۆژەکان پێداچونەیەک بەم داواکاریەکەات پاشان تیمێک لەگەڵ ئەم خوێندکارەیە بیرۆکەکەی پرۆژەکەی کات بەواقع باش لانی دارایی بۆست با لێرە ڕاو بگەم یعنی ئێستا گەر خوێندکارێک پرۆژەیەکی هەبێ لە ڕێگەی ئەم وێبسایتەوە ئەتوانێت تەقدیمی کۆمەڵی خوێندکارانی بکە بۆ بەشی پرۆژەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان باش لەم کاتەیە کۆمەڵی خوێندکاران خۆی هەڵەسێ بە پاڵپشتی و بە سەپۆرتکردنی پرۆژەکە یاخود نەخێر ئەم پرۆژەیە هەڵسەنگانی بۆکرێت و لەگەڵ لایەنێکی پەیوەندیدار یاخود لەگەڵ بازرگانێک لەگەڵ سەرمایهدارەکە قسە ئەکرێت لە دواوی کە پرۆژەکەی قبول ئەکرێت ئەچێتە بواری جێبەجێکردن و ئەمەیان چۆن ناهێنی ئەمە هەردوو دیوەکەی هەیە دیوی یەکەمیان زیاترە کە کۆمەڵی خوێندکاران خۆی سەرچاوێکی مرۆی زۆر باشیە کۆمەڵێک ئەندام و کادری زۆر بەتوانە و چالاکی دەتوانێت کە بۆ نمونە خوێندکارێک پرۆژەیەک پێشکەش بێماکار هاوکاری بن و هەنێک لایانی ئەوەی کە خیبرایان زیاترەوان لەگەڵیا بەشدار بن پاشان ئێمە وەکو سەرچاو دارایەکەی توانامانەیە کە هاوکاری خوێندکارەکە بکەین ینی خودی کۆمەڵەکە خۆی بەڵێ کۆمەڵی خوێندکاران خۆی هاوکاری دارای خوێندکارەکەکە پاشان ئەگەر کۆمەڵێک کاروباری ئیداری یاخود کاروباری ڕۆتینی هەبێت لەوشە هاوکاری بین دیوی دووەمی چیە دیوی دووەمی ئەوەیە کە خوێندکارێک خۆی بە تایبەت ئەوێت بۆ نمونە ئەم پرۆپۆزڵێ یا ئەم بیرۆکەی بگات بە شوێنێکی تایبەتمەند یاخود ئەوە تا کەسێک کە هاوبەشە لەگەڵ ئێمە معنیە بە کاری ئەم خوێندکارە بە بیرۆکەی ئەم خوێندکارە ئێمە بین بە پردێک بە لینکێک لە نێوان ئەم خوێندکارە و ئەم لایەنە کە بۆ نمونە ئەوێت کارێکی بۆ جێبەجێکات یا بەشێک بێت باشە ئەمە سەبارەت بە خوێندکاران کە پرۆژێکیانە بێت لەو ماڵپەڕەدا کاگڕان و باسی ئەوە کراوە با بڵین ئەو کار و چالاکیانی کە ڕۆژانێ و هەفتانە مانگانە بێت کە دیکن ئەو فستیڤاڵانێک کە دیکەن ئەو چالاکیانی کە بە خوێندکارانی کەن و داهێنانەکانیان بەرجەستە دەکرێت وەکو وێنە و ئەرشیف و با بڵین بابەتێکدانراوە لە ناو ماڵپەڕەکەدا بۆ ئەو کەسانی کە سەردانی ماڵپەڕەکە دەکەن بزان پێشتر ئێوە چالاکەکانتان لە چ بوارێک تا بوو تا چ ڕادێک سەر هەر لە ڕوونکردنەوەی وێبسایتەکە ئەمە بەشێکی ترمان لە وێبسایتەکە هەواڵەکانە هەواڵ ستۆریە ئەوان ئامەتەن ئەو هەواڵانن کە تایبەتمەندن بە خوێندکار کاتێک خوێندکار پێویستە سەرنجی لەسەر بۆنەیەک ئیڤنتێک یان ڕووداوێکی تایبەت بێ ئەمە لە وێبسایتێکی خۆمان دایانین پاشان بەشی ئەو چالاکی پرۆژانەمانەیە کە ئەنجامین ئەو چالش پرۆژین کە ئەنجامین دائەندرێت هەموو خوێندکارانی لەگەڵمانە بەشدار بوون ڕۆڵێکیانە بێت لە کاتی دانانە باشە پاشان لایەنێکی ترمانەوەی کە پێش ئەوەی چالاکیەک ئەنجامین یاخود کاتێک پرۆژەیەکمانێ بۆ نمونە بۆ مانگی داهاتوو یاخود بۆ وەرگرتنی خوێندکار و بەشداربوونی خوێندکار لە پرۆژەکە ئێمە لە ڕێگەی وێبسایتەکەمانەوە ئاگاداری بۆ خوێندکارەکان دانین کاتوان تەقدیمی و پرۆژانشکەن یاخود ئاگاداری ئەو چالاکیانە بن پێ کاگڕان و لێرە ڕادەگرم ببوورە پێش فستیڤالەکە ئێوە هەواڵێک بڵاو دەکەنەوە کە ئەم فستیڤالە دەکرێت و خوێندکاران دەتوانن بەشداری بکەن هەر لە ناو ماڵپەڕەکە ئێوە خوێندکاران ئەتوان بۆ نە ناونووسی بکەن و بەشداری لەم فستیڤالە تا بکەن ڕێگەی تر زۆرە بەڵام ماڵپەڕەکەمان نوک و ئاسانکاریی زیاتردانا ئەگنات لە ڕێگەی چەناڵەکانی تری دیکەمانەوە کە لە پلتفۆرمەکانی ترەمانە وبسایت و فەیسبوک و ئەمانە لەو ڕێگانەش و ئێمە خوێندکار ئاگادارەکەینەوە بەڵام وبسایتەکە بەرگێکی فەرمیتر و ئەوەتر بەبەخشێت بە کاکەڕان باسی ئەوماکە کە پرۆژەوش لە ناو وبسایتەکە بابەتێکی تر هەیە کە ئێمە
خوێندکارێکی زۆر یاخۆ گەنجێکی زۆرمانەیە کە دەستی نووسینیان هەیە کە ئەتوانن چیرۆکی جوان بنووسن، ئەتوانن بابەتی بەسوود بنووسن، ئیتر وەرگیراو بێ یاخۆت وەرگێڕان بێ یا بابەتێکی خۆی بێ. هیچ بەشێکەیە لەناو وێبسایتەکە ئەگەر گەنجێک بێ چیرۆکێکی نووسیوە بنمونە لەسەر کوردستان ستۆریەکی هەیە باسی ڕووداوێکەکە یاخود جێڕانەوەیەکی خۆی بێ لەناو ئەم وێبسایتە ئێوە بەشێکتان هەبێت کە ئەمانە بڵاو بکەنەوەکو سەکۆیەکی ئەعلامی بێ بۆ خوێندکاران. تاو لە بەشی زیاتر ستۆری و هەواڵەکانمانە ئەوەمانەیە کاتێک خوێندکار نووسینێک یاخود لێکدانەوەیکی خۆی بۆ ڕووداوێکی هوەری بێت سیاسی بێت ئابووری بێت ئەتوانێت بۆ ئێمە بنێرێت توێمە لە وێبسایتەکە بۆ ئەم خوێندکارە دانێن و هەموو لایەنە پیشەی و ئەکادیمیەکە سوودی بۆ خۆیە هەمیش بۆ ئێمە کە توانای خوێندکارەکە بەخێنە بەر ڕووی خەڵک. ئەوەی کە زیاتر ئەمە تەرکیزی لەسەرکەم بەشێکە کە کاری لەسەرکرێت بۆی لەناو وێبسایتەکە دابنجێت ئەویش بەشی بڵاوکردنەوەی توێژینەوەکانی خوێندکارانە. کاتی خوێندکار توێژینەوەیەک لەسەر بابەتێکە کات راپۆرتێک ئەکادیمیە معنیە بە بەشەکەی خۆی ئەنووسێت لە ڕێگەی وێبسایتەکەەوە بڵاوکاتەوە. لە ئێساشە ئێمە ناساندنی ئەندامەکان یاخود بەڕێوەبەری بەشەکانی کۆمەڵی خوێندکارانمانەیە لە وێبسایتەکە خوێندکار توانێت لە وێبسایتەکە خوێندکارەکە توانێت هەمووتان بناسێت ئەتوانێت ومان بناسێت لە داهاتووشات خەریکەوەین کە خوێندکاری سەرکەوتوش بناسیێنین لە ناو وێبسایتەکانێک بێ. بەڵێ کاکڕان و باسی داهاتوت کرد پلانتان نییە ئەپێک چکە لە ماڵپەڕە ئەپێک تایبەت بە خۆتان دروستکەن بۆ نمونە ئێستا هەموو بۆ نمونە ئەپی فوتبۆڵەیە زانیاریەکانی خۆی ڕۆژانە چەند گۆڵ دەکرێت ئەو بابەتانی کە گرنگە بەهاڵ بە نۆتیفیکیشنێتە سەر مۆبایلەکانمان یا خود ئایپادەکانمان بەرنامەتان یە بتوان ئەپێکی تایبەت بە خۆتانتانە بێ بۆ نمونە ئەو هەواڵانی بڵاو دەکرێتەوە بۆ ئەوی خوێندکاران ئەوانەی کە ئەنجام لەلاتان بتوانن ئاگاداری ئەو هەواڵانە بن بە نۆتیفیکیشن بێتە سەر بابەتی ئەوەی کە ئەپێکمان نەبێت لە داهاتوە ئەتوانین بیکەین و دڵنیان پلانی شەبێت کە بکرێت بەڵام ئەوەی کە ئەپە بێت ئەپ پێویستە بۆ منە تایبەتمەندیی خۆی هەبێت یاخودەوەێ ئێمە پرۆژەیەک کارێکی تیا ئەنجام بدرێنەوە ئەپەکە باوەڕ ناکەم لەم کاتی ئێستا ئەپێک پێویست بێ بەڵام بە دڵنیاییەوە لە داهاتووە ئەگەر پێویست کات خوێندکار زیاتر پەیوەست بێت بە کۆمەڵی خوێندکارانەوە پێویست بێ بە بەرداوامی تر لەگەڵ کۆمەڵی خوێندکارانە لە کۆنتاکتا بێت بە دڵنیایەوە پلانی ئەومانە بێت کە باشە کاکە ڕەن و ئاری یاری دەدەری بەشی پەیوەندی گشتەکان سوپاسم بەیانێکە لەگەڵمان نبوویت سپاس بۆ ڕوونکردن بەردەوامیدان.